نقطەی دووەم کە خوای گەورە ئاماژەی پێ دەکا بەڕێزان قەزیەی سۆز و بەزەیی و بەڕەحمە. بزانێ ئێستا زۆر جاری وا هەیە، یعنی من ئەو عیبارەتە دەرێم خۆم لێی مەسئولم، پیاو زۆر زاڵمە جاری وا هەیە، هەندێک لە پیاوان زۆر زاڵمە. زوڵمەکەیان لە چییە؟ خوا قووەتێکی دایتێ وا دروستی کردووە لە ئافرەت بەهێزترە، دەڵێ ئەگەر زەواجت کرد بە ڕەحم بە، بە سۆز بە، بەزەیی بە، نە بە ڕەحم و نە بە سۆز و نە بە زەیی دەبی، بەڵکو پیاوێکی زاڵمی دکتاتۆر دەبی. زۆر جاری وای لێ خێزانەکە تێک دەچی. یعنی ئەو قووەت و هێزەیە هەیە بەرامبەر بەو زعیفە بەکاری دەینی، بە توندی بەکاری دەینی، یعنی بە لێدان و بە شەڕ و بە جوندان و بە قسە ناشرینانە ئەوانە بەکار دەینی. زۆر جاری وا هەیە ئەوانە خێزانەکە هەر دەوەشێنەوە. بەڕێزانم لێ ئێمە ئەگەر تەماشا بکەین بەڕاستی سۆز و بەزەیی لە ناو عائیلەکان، لە ناو کەس و کارەکان، خاستەتەن لە پێشچاوی عائیلەکان باوکەکاندا زۆر جاری وا هەیە کەمە دەبینی ئەو قەزیەیە دەبێتە سەبەبی ئەوەی کەوا زۆر جاری وا هەیە خێزانەکان لێکتری دەترازێن و هەردەوەشێنەوە. بەڕێزانم تەماشا ئاەتی قورئان کە کوچەم بربەستێکی لە بۆ دانایە لۆ خاتری ئەو قەزایانە ڕوونەدەن کە خوای تەعالا دایناوە لۆی ئەوە دروست نەبێت کەوا خێزان هەڵبوەشێتەوە. واللاتی تەخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فإن أطعنكم فلا تبغوا عليهن سبيلا. يعني ليرة تماشا دەکەی خوای گەورە مەراحلی بۆ ئێمە دانایە. مەوزوعی تەلاق بەڕێزانم ماڵەکە وێران دەکا، خزمایەتی تێک دەدا. مەوزوعی زەواج ماڵ دروست دەکا، یعنی ئەولاد دروست دەبی، خزمایەتی دروست دەبی. بەڵام بەو مەوزوعی تەلاق و هەڵوەشانەوەیە یعنی تێکەچی. ئەخرە من پێم سەیرە زۆر جاری وا هەیە دەڵێم پیاوێک ئافرەتێک بەخێوەکە لە گچکەی ڕاهەتا گەورە دەبی، تەمەنی دەبتە 20 ساڵ و 25 ساڵ، دوایە تەسمیلی دەستی گەنجێکی دەکات بەس لەبەرەوەی شیوێک بێخێ تەلەفۆن لیلۆ دەکەوەرە کچەکەت بۆ ماری بابت. تخوا ئەوە موقیفە، ئەوە جوانیە، ئەوە شێوازە، ئەو ئینسانە بەکاری دەینی. لۆ ئەگە لە ڕووی عەقلی فکر لێ بکەی و زۆر جاری وای ئینسان زۆر بێوەفایە، ئەو کابرا ئەو هەموو خزمەتی و قسەی کرد پاشان تەسمیلی دەستی توت کرد بە کەمترین مددا. وەڵام من لە مزگەوتەکەی خۆمی وا بۆ 15 ڕۆژ بە زەواجی کردێ تەلاق درایە وەڕوبەما کەمتریش. ئەوانە لە پای چی وەڕوو دەدەن؟ یعنی ناکرێت 15 ڕۆژ دوژمن لەگە دوژمنی بەحەوێتەوە. یعنی حتا بەو نەزرەش ئەگە تەمەشا یەکتریکە دەبایە مدەکە زیاتر بە. جا لۆی بەڕێزانم زۆر جاری وایە ئەو مەفهومانە جێبەجێ ناکرێت. یەک خوای گەورە باز دەکا فەعیظوهن ئامۆژگاری، نصيحات بقرآن بسنتي پیغمبر صلى الله عليه وسلم بقصص صالحين، يعني بحكمات بحوار بقصة كردن لقر آفرت خواهي قورة فرمي ايوه دتوانن بقونا نتيجة زور تاك، يعني زور باش بأسلوبه زور ريكو بيك بيأوي پناب بيلو موضوعي طلاقك.